بەپێ جەنازەکەیان نەبرد بۆ گۆڕستان بەپێ جەنازەکەیان نەبرد بۆ گۆڕستان طبعا ئەمە ئەگەر گۆڕستانەکە نێزک بوو مەشەقەتی تیانە بوو وا باشە بەپێ بڕووی بۆ گۆڕستان مردۆکەمان بنێژین ئەمما کە زانیمان مەقبەرەکە گۆڕستانەکە دوورە ڕەنگە خەڵک تووشی ناڕەحەتی بێ تووشی مەشەقەت بێ ئەو کاتە بە سیارە دروستە ئینشاءالله فەرمووی وەسەنە للراكب أن يكون وراءها ئەوەی کە لەسەر وشترە لەسەر بڵین لە ناو سیارەکەیەتی سنە دوای جەنازەکە بکەوێت نەک بکەوێتە پێشی نەک بکەوێتە پێشی بەڵام وإن كان ماشيا يكون قريبا منها ئەگەر بە پیادە بوو ئەو بە نزیکی جەنازەکە بێت مەیتەکە بێت دوور نەکەوێتەوە لێی ئیما خەلفەها یان شوێنی بکەواتە لە دوای جەنازەکە بێت ئەو ئەمامەها یان لە پێشی بێت لە چی حاڵەتە لە پێشی بێت ئەگەر تۆ سوار سیارە نەبوو بوویت ئەتوانی لە پێش جەنازەکە ڕێکەی بە پێ ڕێکەی ئەو عن يمينها أو عن شمالها یان لای ڕاستی جەنازەکە ئەگری یان لای چەپی جەنازەکە ئەم حاڵەتانە دروستە وكان يأمر بالإسراع بها في غمر صلى الله عليه وسلم يفرموا فلكن مردوكتان تأخير مكان برنزو بينيجن